لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا و ئەمڕۆژ نزیکەی 180,000 گەشتیار سەردانی کار لە ئەم شوێنەی کە فیستیڤالەکەی تێدا ئەنجام دەدرێت سەردانی ئێرەیان کردووە. بە ئێستاشەوە لە ڕێگەی ئەو ئامێرانەی کە ئێمە هەمانە ئەو داتایانمان وەرگرتووە، وهروەها ئەوەی کە جێگەی مای خۆشحاڵی بوو ئێمە ئەو پلانی کە ئێمە دامان نابوو زیاتر لەو پلانی کە دامان نابوو ئامارەکانمان بەدی کرد لەوانە کە ڕێژەی ئاڵوگۆڕی دراو یاخود بڵێن کڕین و فرۆشتنی کۆمپانیەکان بۆ سەر و 1 ملیار و 400 میلیۆن دینار بەرز بوویەوە. هەروەها لە ڕێگەی کۆمپانیەکانەوە 15 خەڵاتی شایستە بۆ کڕیاریان ئامادە کرابوو، ئەوەی کە جێگەی دڵخۆشی و خۆشحاڵیە بۆ ئێمە لە ناو فیستیڤالدا 8 براند یاخود بڵێن 8 پرۆژەی بچووک لێرەوە دروست بوون و 150 خانمی ناوچەکەمان و ناوچە جیاوازەکانیش لێرە وەکو خاوەنکار لە فیستیڤالەکەدا پرۆژیان هەبوو و کاریان دەکرد. سەبارەت بە ئەو ئامارانەی تر کە پێم خۆش بوو بۆ ئەوەی بڕەخسێنم بۆی بخەمە ڕوو تایبەت بە گەنج و لاوەکانمان، ئەویش ئاماری هەلی کار ڕەخساندن بوو بۆ گەنج و لاوەکانمان کە بەڕاستی یەکێک بوو لە ئامانجە گەرینگەکانمان. خۆشبەختانە نزیکەی 2000 هەلی کارمان لە سنووری ناوچەی گەرمیان ڕەخساندووە. ئەوە وێڕای ئەوەی کە ئابووری ناوچەکە یاخود بڵێن گەرمیان لە ڕووی بازرگانی و جموجۆڵێکی باشی تێکەوت.